بیزانین پێویستی بە چ سەماجێگەیە. پانێلێک بە ناونیشانی چۆن شارە زوور بکەی بەسەر چاوەی داهات لە هەرێمی کوردستان بە ئامادەبوونی جێگیری بەڕێوەبەرایەتی گشتی کوشتتوکاڵی سلێمانی و پسپۆڕانی کوشتتوکاڵ لە قەزای شارە زوور بەڕێوە چوو. دوای دەستنیشانکردنی کێشە و گیر و گرفتەکانی کوشتتوکاڵ و بەتایبەت خراپی بازار بۆ ساختنەوەی بەروبوومە کوشتتوکاڵەکان و لە نێوانیشیاندا گەنم بۆ چارەسەرکردنەکەی دوو خاڵ لە پانێلەکەدا خرایە ڕوو. خاڵی یەکەم پلانی استراتیژی حکومت کە کوشتتوکاڵ بەسەر چاوەی داهات سەیر بکرێت و خاڵی دووەمیش بە زانستیکردنی کەرتی کوشتتوکاڵ و کەمکردنەوەی تێچوون. جوتیارانیش لە پانێڵەکەدا قسەی خۆیان هەبوو لە کەمتەر خەمیەکانی حکومت و وەزیری و پێشووی کوشتتوکاڵیش بە وەزیرە خەمخۆرەکەی جوتیاران ناسان. دەماتێکی ڕێکخراوێکی ئەمریکی لە ڕێ بەڕێز وەزیری زەراعی کوردستانەوە بەڕێز دکتۆر عەبدولسارمەزی هاتنە لای من یەکەم جارە لە سنووری شارە زوورە بۆ گەرمەشامی بکرێ. منیش هاوکاریان بووم فەندۆلمێکی کەمیان لە من وەرگرت کە وا بڕیاریاندا و دۆلمێک دووتەن گەرمەشامی دەرکا، بەڵام بۆ بەروبوومی ئەوەی ئەڵم کە شارە زوور وڵای شوێنێکی بەپیتە بۆ کوشتتوکاڵ دوو بەرامبەری قسەکانی ئەوان هەر دۆلمێ سوارتەن گەرمەشامی دەرکرد. ئەوە شتێکی زۆری ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر پەرە بە بواری کوشتتوکاڵی بدا لە سەرتاسەری کوردستانە هاوکاری فەلاح بێ. لە 2009 لە ئەوروپا هاتوومەتەوە بە دڵخۆشیەوە ویستم کار بکەم لەسەر بنیادنانۆی ژێرخانی ئابووری خۆمان پشتبەستن بە کوشتتوکاڵ ئەو وڵاتانە بینی و دڵم خۆش بوو، بەڵام کە هاتمۆیرە بەداخۆ زۆر کێشەی یاسایی ئەمانە بوو بە کوردیەکەی من هەوڵێکی زۆر ماوە مانوبوونێک ماوە بەروبوومەکانم بە شێوەیەکی پێویست جێی خۆی نەکردێتەوە، بەڵام لە هەمان کاتا من هەوڵی خۆمەیەم وازم لە حکوومەتی هێناوە. دەڤەری شارە زوور بە یەکێک لە باشترین زەویەکان بۆ کوشتتوکاڵکردن لە جیهاندا هەژمار دەکرێت و سەرچاوەی ئاوەکانیشی ڕیشێن و بێسانسوور و سەرا و ئاوی ئەحمەد ئاواش لە سنووری هەورامان دەگەڕێتەوە بۆ ناوچەکانی شارە زوور و سوودمەندی یەکەمن لەو ئاوە بۆ کوشتتوکاڵکردن. سنوورەکەشی پارێزگایەک و 3 قەزا و 4 ناحی لەخۆ دەگرێت و خاوەنین زۆرترین چڕیە لە دوای ناوەندی شارەکان و زۆربەی دانیشتوانەکەی سەرقاڵی کوشتتوکاڵکردنن. جێگری بەڕێوەبەری گشتی کوشتتوکاڵی سلێمانیش بەڵێنی بەدەمەوە هاتنی زیاتر و جێبەجێکردنی داواکاری جوتیارانی شارە زووری کرد لە داهاتوودا. خەمخۆری جوتیاران و خەمخۆری شارە زوور و خەمخۆری خەڵکان بۆ ئەوەی کە کەرتی کوشتتوکاڵ لە هەرێمی کوردستان بکرێ بە خاڵی پلەیەک لەوەی کە گرنگی پێ بدرێ بۆ ئەوەی هەم دەستەبەری دەستی کار بکرێ، هەلی کار بۆ خەڵک بدۆزرێتەوە، جوتیاری ئێمە ببێ بە جوتیارێکی بەرەمێنەر پرۆژەی گەورە و پرۆژەی بچووک بەپی پلانی گەورە و بچووک دابنرێت و لەگەڵ ئەوەشدا تاجێکی تەندروست دروست بکرێ بۆ ئەوەی کە کەمترین نەخۆشی کەمترین کێشە هەبێ بۆ هەم بۆ مرۆڤیش و هەم بۆ کەرتی کوشتتوکاڵ. بۆیە ئەتوانین بڵێن ئەم پەنەڵەکی گرنگ بوو بۆ ئێمە زۆر خاڵمان خستە ڕوو و لە داهاتووشە بەشێک لەو بەرنامە و پلانانە هەوڵە دەین جێبەجێ بکەین لە بەرنامەکانی حکوومەتی هەرێم لە داهاتووە. بەشێک لە بەشدارانی پانێڵەکە پێک هاتەبوون لە خوێندکارانی کۆلێژی کوشتتوکاڵ و گلەییان لە سیستەمی فێرکردنی خوێندن کرد لە قوتابخانە و زانکۆ پەیمانگەکان کە تا ئێستا گرنگی بەو زانستە لە ئاستی پێویست دانەدراوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قۆزای